وەختتان وخێر خەڵکە کوردەوار و میدوارم لە هەر کوێ هەن ساق و سەلامەت بوون. من لەو دیبەیتەی ئەو ڕۆم حاولە ئەەکەم کە سەوارە بەرمەتنێک ئیدعاگەلە ئێمە یا تەرحە شبهاتێک کە هەر لە زەمانە دروستبوونە ئاخێزە کوردەوارە سربەخۆ لەلایەنە ئیدەیەک بەناوە کۆمونیست نەما، ئیدەیەک بەناوە مبارز، ئیدەیەک خۆشۆڕژگێر پندار، ئیدەیەک مدافع حقوق گەلە جۆرا و جۆر لە بەشەر و مناڵ و ژن و گەی و هێموسێکشواڵەتی تا ئەو فرازە دیبەیتە کە من دوێکە دەرمۆردە لادانە پەچەیە ژنان و فرۆشتنەوەیە دەستاوەردە انقلابە وێناکریاگە ژنانەیە ژینا بازی بەحسم کرد. ئەمڕۆ تەکمەلەیەک ئەدەمە سەر ئەوە هەر بۆ خاتری ئەوەی کە تەمام ئەوانەی کە لەم حەوزە خەریکن کار ئەکەن و دەنگیان بەرزۆ ئەکەنەوە و لە پشتە مۆدێڕن بوون و لە پشتە ئەوەنگارد بوون و ڕەوشەن فکر بوون و لە پشتە فعال سیاسی بوون و تێکۆشەر ئازادی بوون ئەم تەناقوزاتە عەدیدە لە وجودە خۆیانە پاک بکەنەوە. بزانن وەختی تۆ ئیدراکاتت گەییە سەتحێک کە مەسەڵەن گەرەکتە بفامی کەسێک چۆن دژمنە دەوڵەتە ئێرانە ئەژی جمێنێ بەرە عەلی خامنەی ئەوە عەلی خامنەی بۆ ناتکوژێت. لذا سەمەرەکەی ئەوەی بەوەی کە شێرکۆ بێکەس ئێژێ بە جمهوری ئیسلامی جمهوریە پەت و سێدارە، جمهوری ئیسلامیش ئەگرێت دوو گریلای پژاک ئەکوژێت، 5 دموکراتی ئەکوژێت، 4 کۆمەڵەیی ئێدامەکا و تۆ پەی ئەوەی بەمەی کە دوژمنایەتیەکی ئەمیق لە بینە ئەو کەسانەی کە بە مردن و مردنە خۆیان ئێژن دوژمنایەتی کردن و مبارزە کردن بۆ ئێوە ئیسپاتەوێ. لە هەمان کاتە هەر کەسێک هەڵسێت و ڕەفتارگە لە نامتعارفێک لە خۆی ئێرا ئەبدا لە ڕسانەگان ئەوێ تۆ مدافع ژن و ئینسان و ئازادی، یا ئەوەی کە ئێوە لەم سەروبەندە بارهای بار ئەبیسن کابرا بە ئێمەی وتگە کە ئەمانە چوون جمێن نادن و ئیسلام، ئەمانە مسلمانن کاکە ئەحمەوین سەلەفین فڵانن بیسانن و سعیان کردگە وا بڕۆنە بەرەو لە کاتێکا کە ئاخێزە کوردەوارە سربەخۆ خۆی نەداگەن لە نەغدە دین. گەرچێ مەسائلێکی تری مەترح کردگە کە من ئەمڕۆ سەوارە بەرمەتنێک کرەکمە بەحسی بکەم تا بزانین چۆن ڕووسەری لادانە ژنان ئازادیە، چۆن داواکردنە دەوڵەتێکی سکولارە ئێرانە دموکراتیک ئازادی محقق ئەکا. و چۆن ئەمانەی کە تێن لەم حەوزە قسە ئەکەن سرفەن و سرفەن یا ئینسانگەلێ ئەحمەقێکی حەز بەخۆکەرن یا ئینسانگەلێکی مستەقیم و غەیرە مستەقیم بەکرێ گیریاگە حاکمیەتن کە لە ڕاستای حاکمیەتۆ هەڵس و کەوتەکەن. پس من کۆمەڵی مەسائلم هەڵوەروژاند لە دەستپێکە ئاخێزنامەی کوردانە ئێژێ ئینسان حتمەن ئادەمی با دەرکە واقعیەتە موقعیەتە خیش تقیان خواهد کرد. هەر ئەم جملە و هەر ئەم دێڕە کە بێگومان ئینسان بە دەرکە بە پێگەی بە واقعیەتە پێگەی خۆی هەڵ ئەچێ و یاخی ئەبێت تەوزیحات عەدیدەیەکی گەرەکە و تەفسیرێکی گەرەکە تا ئێمە بفامین چۆن ئاخێزیان وتیان ئێمە لە بە شوێنگەڕان ئازادیە بە کوردیەت گەیشتین، نەک بە شێوەی وەراسەتی پەیمانگەی بێت، نەک بۆ ئەوەی کە
لسک دایکە کوردێک و چون زوانی کوردیە بە ئێرسمان بردوێ چون کەوا پانتۆڵ لە بەرەکەین چون شێوەیەکی تایبەت خۆراک ئەخۆین. بۆ خاتری دەرکی ئەم جەهانە لە درۆ کەواینە ناویە من سعیەکەم مەتنێکی مارکس بخوێنمەوە. بۆ مارکس مهمە بۆ خاتری ئەوەی تەمامە ئەوانەی کە لە سەرزەمین ئێمە خۆیان ئەوەسنۆ بە مەقولەیە بەناوە مبارزە ئازادی مبارزە بزاوتە ڕزگاری خوازە کورد ئەکسەریەتە قەریب بە ئتفاقیان 99.99% لەسەر کۆڵەکەیە نەغدە مارکس بە جەهانە سەرمایە تێنە دەرو. و ئەمما ئێمە نظامە سوڵتەیە جەهانی بە نظامە نەزمە جودۆ کریستیانەتی ئەزانین. ئەمە ئەوێتۆ دەستاوەردە ئەوەی کە و دەستاویزە ئەوانەی کە پێیان خۆشە ئەتیکەتە دینی لە تۆ بدەن کە گویا ئیمکانی هەست ئەمە لە نگاهێکی دینیە ئیسلامی بێت. خۆ بۆ خاترەوەی لەمە تێبگەین من سعیەکەم ئەم مەتنە ئەو جۆرە کە ئاخیز لی تێئەگا بخوێنمەوە شی بکەم و وەوازی بکەم. مارکس پێشنویسێکی نووساگە لە نەغدە ئوسولە فەلسەفەیە حەقە هێگلە. ئەم پێشنویسەی هەر لە کاتە خۆیە چاپ کرد. دوو تەرجمەی فارسی لەدەسە کە تەرجمەکانی بە زوانە فارسی دەستکاری کریاگە و ئەو مەتنە سیاسیە کە ئیشی بیگەیەنێت متعسفانە نایگەێنی. گەرچی مارکس من ئەڵمانی نازانم معتەقدن کە مەتنە ئەڵمانیەکەی مەتنێک بە قەڵەمە سەنگینێکە کە مارکس تەمامیەتە ئستعدادە ئینشائی خۆی تیا بەکاربردگە. خۆ بۆ ئاخێزە کوردەوارە سەربەخۆوتی ئەمسالە مەریوانە هەڵەبجەیی و عەلیە دەشتی و ئەمساڵە ئەم ئێران بازانەی وا زاهرەن حەملە بە ئیسلام ئەکەن و ئیسلام سەتیزی ئەکەن تەکە ئەو مەلانەی کە تەبلیغە بە ئیسلامەکەن هەرتکیان مەزهەبین و هەرتکیان دینین. لەم جامعەی ئێرانە کەسێک بوو بە ناوە ئارامشە دووسدار. ئارامشە دووسدار نەزەریەیەکی دادەرە و بە ناوە دینخویی خوی دینی. ئارامشە دووسدار ئەم نەزەریە و ئیلهام ئەم نەزەریە لە مارکس گرتگە چون مارکس جۆرێکی تر ئەم داستانە بەحسەکە. ئاغای ئارامشە دووسدار ئێژێت جامعەیە ئێران بە گوێرەیە تاریخی 2500 ساڵە ئەقڵی تیا نەوگە. یعنی لە ناو جامعەی ئێرانە یەک پرسیار دروست نەوگە کە خەڵکەکە جوابی نەزانیت و بگەڕێ بە شوێنە جوابەکەیە. یعنی پرسیارێ بخولقێنێت کە شێوەیە گەیشتن بە جوابەکە یا قەواعدێکە بە جواو ئەگەی نازانیت. ئینسانە دینخوچە ئینسانێکە ئینسانە دینخۆ ئینسانێکە ئەگەر پرسیارێکیشی بۆ دروست ئەوێ جا ئاغایە شێرکە و بێکەس هەڵە گەڕیاوە ئەیوو لە کۆمەلگاوی ئەقڵ قوفڵ کراوە ئێمە خۆی لە گشتی خراوتر ئەقلی خریاوە ناوە گاو سنووق کاورای ئەقڵ فاسد. ئەویش تەوانە خەڵقە هیچ پرسیارێکی نەو چون ئەوان تەواوە پرسیارگەلێک کە گەرەکیان و مەترەحی بکەن قەبلەن جواب دریاوە لە فەلسەفەگەرە مختلفە ئوروپاییە جوابیان بوو. ئەویش لە دیگەران ئەقڵ قوفڵتر بوو. لەزا لە نەزەرە ئاغایێ ئارامشە دووسدار ئینسانە دینخووە و ئینسانەسە کە فکرەکە هەر پرسیارێکی بۆ پەیابێ مەرجعێکی هەز کە جوابیەداتەوە. جا حەزەکە کاپیتالە مارکس بێت
حەزەکا قورعان وێ ئینجیل وێت زەبور وێت یا مصحەفا ڕەش وێت یا دیوانە گەورەوێ فەرقی ناکە. مارکس لە نەقد فەلسەفەیە حقوق هێگلە وا دەست پێیەکە بە دوو دێڕە متەناقز دەست پێیەکە. ئەژێ نەقد مەذهب تا آنجا که به آلمان مربوط است به طور عمده به پایان رسیده است. ئەژێ نەقد الدین تا ئەوەی کە بە ئاڵمان ڕەبتی هەست تەواو بووگە و نەقد الدین پیشفەرزە هەمەیە نەقد هاست، بەڵام نەقد الدین پێشفەرزە تەمامە نەقدەکانە. دێمە تەناقوزە چۆن نەقد الدین بۆ ئاڵمان تەواو بووگە بەڵام پێشفەرزە تەمامە نەقدەکانیش نەقد الدینە. منزوری چییە؟ مارکس و هەگەل کتێبێکە نووسن بە ناوە ئیدئۆلۆژی ئەڵمانی لە نەقدە ئاغای فۆئێرباخە. هەگەلیانە جوان کە خودە ئاغای مارکس و ئاغای ئینگلس بەشێک لەوان بووگن یەک زەمانێک و ئاغای فۆئێرباخ و برۆنۆ باۆرە و ئەمانە ڕەفیقیان بووگن لێو دوا ئەکەونن نەقدە ئەمانە. ئاغای فۆئێرباخ معتەقدە کە ئینسان بەشێ لە وجودە خۆی فڕە ئەداتە دەرۆ یا بە فارسی فەرافەکەنی ئەکات. والدین هیچێک نییە ئیلا ئەو بەشە کە مەحسوڵە دەسە ئینسانە، کەواتە ئینسان دین دروست ئەکات نەدین ئینسان. بەم سازوکارە مارکس معتەقدە ئەگەر ئینسان دین دروست ئەکات ئێمە ئیشی بزانین خود الدین هیچ قدرەتێکی نییە تا تۆ بی نەقدی بکەی، بەڵکو دین لە جێگەیەکا قدرەت ئەگرێت کە کەرەستەیە دەسە ئەوەسەوا دروستی ئەکات. تۆ گەرەکتە دین لە بین بووەی سازوکارێک دین ئەخولقێنێ دەبێ بیناسی و ئەوە لە بین بووەی. دەرنەتیجە ئەگەر نەقد دین بۆ ئاڵمان تەواو بووگە بەڵام پێشفەرزە تەمامە نەقدەکان نەقد دینە، ئێشێ بڕۆی نەقدە چی بکەی تا ئەم دینە لابوات؟ نەقدە سازوکارە بکەی کە دین ئەخولقێنێ. ئەو سازوکارە کە دین ئەخولقێنێ چییە؟ دین ئەبزارە دەسە چییە؟ دین ئەبزارە دەسە دەوڵەتە. دین ئەبزارە دەسە دەوڵەتە. دەوڵەت سوڵتەیە خۆی بەهۆی دین و مەشروعەکە. دەیخۆ ئەم بەحسە مەترەح ئەکرێت لەوەی کە ڕابەتەیە بینە بورژوا و کارگەر سرفەن ڕابەتەیە ئیقتصادی نییە. لەگرا دوو مەسئلەی تر تێتە مەیدانۆ کە مەسئلەی سەرمایەداری تێڵێتەوە، یەکێ ئیدئۆلۆژیە و یەکی دەوڵەتە. ئیدئۆلۆژی چیەکە؟ ئیدئۆلۆژی شرایط نابرابر، شرایط فقر، مناسبات نابرابری ساز، تبعی ساز، استثمار ساز عادی وکاتو طبیعی وکاتو.
کاورا بۆ سەرمایەدارە هەسی خوا خاس پێ کردگە خوا کەژان ئەوێنێ بەفریانە خاتە سەر خوا کەری ناسی شاخی پێنەدا ئەمە کارە ئیدئۆلۆژیە ئەمە ئەوەسە ئادەمی با دەرگە واقعیەتە موقعیەتە خیش تقیەن خواهد کرد ئەم موقعیەتە کە ئینسانە ئەمڕۆژی ئەم پێگە کە ئینسانە ئەمڕۆژی واتەیە پێگەی تەوەهومە وەهمە واقعیەتی نییە وەهمێکی پیچیدەست کە لە هەزار سوچ و کە لە بەرەوە کریا گسەگیانە ئینسان تا ئینسان لە واقعیەتە پێگەی خۆی تێنەگا کە ئەگەر تێبگا بێگومان ئینسان ئەگەر لە واقعیەتە پێگەی خۆی تێبگات هەڵ ئەچێوە یاخیە بێ پس لەگرا لەو جملەی ابتدایی مارکسە تەناقوزێک کە ئیجادی ئەکات قسەی مهمێکەکات گەرەکتە دین لەبین بووی ئیشی شەرایەتی کە دین ئەخولقێنێت ساز و کارێ و ساختارێ کە دین ئەخولقێنێت لەبینی بووی نەخدە جەهانە موهوم جهان وهم کە جهان دینە مستلزم تمام نەغد گەلێکە کە تۆ نەغد ئەکەی بۆ خاتری ئەوەی شەرایەتە ئیدەئالە ژیانە ئینسانی بخولقێنیت هەر لەگرا تۆ میزانە بێسەوادی یا بەکریگیریاگیە تەمامە ئەوانەی کە لەم حەوزە خەریکن کارەکەن ئەدۆزیتەوە تمام ئەوانەی کە ئیسلام ئەکوتن مەسیحیەت ئەکوتن و تمام ئەوانەی کە دفاع لە ئیسلامەکەن و لە مەسیحیەتەکەن هەرتکیان دین خوون هەرتکیان وانە حەوزەی دین هەرتکیان ئینسانە دیندارن چون ئەمان نەهاتگنە سەدەر لەم حەوزە تا شەرایەتێک کە دین ئەخولقێنێت مناسباتێک کە دین ئەخولقێنێت و ئەو مەجموعە کە دین کەرەستەیە دەسیسی نابودیکەن لە دەروونە ئەم جەهانە ماگنەسۆ و خەریکن نەمایشە تەزا دەکەن و لە سوورەتێک بە سوورەتێکی تر خۆیان تاغیر دەدەن من ئەڕۆمەوە سەر خوێندنەوەی مەتنەکە دووارە موجودیت خطای دنیوی پس از بطلان موعظه آسمانیش در محراب و خانه بی اعتبار می شود خطای دنیوی کامسه او خطاسه که انسان بشی لوجود خوی فرافکنی اکا و ایهنیریت ملکوت ایهنیریت آسمان انسان که در واقعیت خیالی ملکوتی به دنبال ابر انسانی میگشت و تنها تجلی خیش را یافت دیگر حاضر نیست در جایی که واقعیت حقیقی خیشتن را می جوید و باید بجوید تنها نمود کاذبی از خود موجودی غیر انسانی بیابد تمام اوانیکم وقتی سؤالیان لیکی اون اومانیزم و ایجن ایم انسانین به تعبیر آقای مارکس موجود انسانین و غیر انسان بو چون ام موجودی که امانه بحثی اکن موجودی که دو شق کریاگه انسان واقعی نیه موجود دو شق کریا کیس بزانە ئێمە کەلەمەیەکمان هەست مەفهومێکمان هەست لە پێناسەکردنە ئینسانە قورونە وستایی لەلایەنە هێگلۆ ئەم ئینسانە کامە ئینسان بوو هێگل ئێژێ ئینسانە دەورانە قورونە وستایە ئوروپا قاچەکانی بەسەر عەرزۆ بوو بەڵام شارۆمەندە مەلەکوت و ئاسمان على وسك نقش الدولة الديني
بسعادة گەیاندن دنیەوی و ئوخرەویە تۆ لەسەر ئەم عەرزە ئەرچیتە ڕێوە. بەڵام شارۆمەند مەلەکوتی، سیتیزن مەلەکوتی، ئەمە ئینسانێک دروست ئەکا دوو شەق، ئینسانێک دروست ئەکا پارە، ئینسانێک دروست ئەکا بە تعبیرە مارکس ئینسانە لە خۆ بێگانە. بۆ چون ئەم ئینسانە بە واسطەوە دەسی ئەگا بە مەلەکوت و سەعادەت مەلەکوت. بۆیە نظامە سوڵتە دقیقاً جێبەجێکەرە مەسیحیەتە. ئینسانە مەسیحی بۆ ئەوەی کە لە گوناهە ئەزەلی نجات پەیاکات احتیاجی بە واسطە هەست، بە دەستگاه ڕەوحانیەت هەستا لە طریق دەستگاه ڕەوحانیەت و تەقازای ئامورزیدەگی لە خوداوەندکە. ئەمە تۆ بەعدەن لەو سوورەتەی کە ئیسلام تێرنە سەرزەمینە ئێمە کە ئاخێزنامە بەحسی ئەکات لە حەککردنە بارەگاهە کوردانە بە هاوردنە طریقەت و حەقیقەت خەڵکە ئێمە بەرەو ئیسلام ئەکێشن، ئالەوێت تۆ ئەوێنیت بەرجەستەکردنە نەقش شیوخ بعنوان ئەولیات الله واسطەیە فیما بین ئینسان و خداوەند ئاغازگەرە دروستکردنە دەوڵەتە مەسیحی یەهودی لەسەر زەمینە ئێمەس کە لە ژێرە سیستەمە نەزمە بازاڕە هەست. پس وەختێک هێگل مەقولەی دەوڵەت مەترەحەکات، ئینسانەکان لە تەریق منجی مەتەریق واسطەوە نمود لە جامعە پێیاکەن، یعنی خۆیان لە مؤسساتەوە ئەوێنن مؤسسات لە جامعە تەنزیمیانەکە، نەبێ واسطە لەگەڵ یەکتریا لە ناو جامعە لەگەڵ یەکتریا ڕوبەڕووبوونەوە، بەڵکە ئەدرێن لە دەستگاهە واسطەی مؤسسات دەوڵەتی و دەوڵەت تعریفیانەکاتەوە. دەرنەتیجە ئینسانە بێواسطە نییە، ئینسانە دووپارەیە، ئینسانە دووشەقە، ئینسانە لە خۆ بێگانەست، دەرنەتیجە ئینسان نییە. تمام ئەوانەی کە تێن و ئێژن ئێمە ئینسانین چیقە چیقەکەن و حەپە حەپەکەن و تۆ پێیانێژی دادەگیان دانی شەشلوقی مەکە، تۆ های بە شوێنە کامە ئازادیە، تۆ چۆن ئەمە ئازادیە محققەکەی؟ تۆ وەختی سوئالی لێ یەکەی ئێژی تۆ بە عنوانە مافە ژەنان گەرەکتە بێ بە واسطەیە دەوڵەتێک قانون دابنیت کە پۆلیس زمانەتە ئیجراکردن ئەو قانونە بێت کە ئەحیانەن کەسێک بە تۆ تەعەڕوز نەکات، تۆ ئینسان نییەی. چون لەگرا تۆ وەختی ئێژی من ئینسانم یعنی سەتحێکی متعالی لە عاتفەم هەست، سەتحێکی متعالی لە ئەحساسم هەست، سەتحێکی متعالی لە بەکار نەبردنە دەسەڵاتێک کە هەزم و بەکاری نابم ئەموێت شتێ بەناو بەزەی. مثلا تو ئێژی کوشتن خراوە، بڕین خراوە، تەعەڕوزکردن خراوە، بۆ چون تۆ تەوانە تەحمل دینە خوێنت نییە، تۆ فرە دڵڕەحمینی دەی درۆەکەی، تۆ یەکە قانون و پۆلیس قەرارە ئازادەکات ئەحیانەن هیچ کام لەم حیسانەت لە ناو خۆتا لەگەڵ ئینسانەکانی ترا پەروەردە نەکردگە، تۆ تەوانە خۆشگەرەک بوون ئینسانەکانی ترت نییە، تەوانە نییە دەرگای ماڵەکەت بکەیت و دەیان نەفەر بێتە ناوی ماڵەکەت بۆ خاتری ئەوەی ئەمنیەتە خۆت بپارێزیت، مراودات ئیجتماعی بۆیتە بەرەو، تەوانت نییە تەنەفر لە خەڵکی نەکەی تا تەنەفرە لێ نەکەن، تەوانت نییە لە گیرفانە خۆت بوەخشی نان بەیتە خەڵکی تا عاتفەت تیا دروست بوێت، تا سفەتە بەخشەندگی تیا دروست بوێت. تۆ بە واسطەی دەوڵەت و قانون
تا سەرحەد نابودیە تەمام ئینسانگەلێکا کە بۆ تۆ ئۆبژەیە بەرگرتنە بە ئازادیەکانت، یعنی خۆپەرستی و شەهەواتن ئەڕۆیتە بەرۆ دەرنەتیجە تۆ نەک ئینسانە ئازاد نییەی و نەک ئینسان نییەی، بەڵکو تۆ مەوجودە مەزهەبیت. فکرەکەی جمێن ئەدەیتە عەلی، فکرەکەی جمێن ئەدەیتە حوسێین، فکر ئەەکەی چووگی چواردانە ڕابتەیە جنسیت بەرقەرار کردگە خۆت ڕووتۆ ئەەکەی تۆ قڕ ئەدەی لە دەست دین نەجاتت پیا کردگە. نە تۆ وایتە ناوە هەمان ساز و کار شەرایەت وەهم کە دین دروست ئەکا. ئەلە مگەرەکمانە تێبگەین. بنیانە نەقدە غەیرە دینی این است. کۆڵەکەی نەقدە غەیرە دینی ئەمەسە. ئینسان مەزهەب ڕامی سازد، ئەوەی کە لەسەر ئەوتم فۆرباخ ئێژە ئینسانە کە دین دروست ئەکا، نەدین ئینسان، نەدین ئینسان ڕا. دین خودآگاهی و خیش را گذاردن انسانی است. دین خودآگاهی و احترام بخونان و ریزنان بخونان انسانی که یا هنوز خود را در نیافته، یا هنوز خوی ندوزیده سو، یا وجود خیش را باز گم کرده است، یا دوباره وجود خوی گم کردگه. کاتم انسان نیه. دین خو آگاهی انسانی که یا خوی گم کردگه، یا خوی ندوزیگه سو، یا خوی دوباره ون کردگه. یعنی لداو اسلام دلات که خوی فرداگه سباوش دولت، لداو مسیحیت دلات که خوی فرداگه سباوش دولت. اما انسان نیه. بچه تعبیری انسان نیه؟ تیم سری بچه تعبیری؟ آخه من فناش نفهم لم کمونیست دو قرانیانه واحد فيرنا وقبيج الروابط آزاد الجنسي نويت تمام قياسي شبوغس دولة كان أوروبائي وقوانين دولة أوروبائي دم لإنسان وآزادية دات. ده صورتك بتعبير ماركس أما نعصى إنسانيا ولا إنسان بون أخوان دارشوغن وموجود التبيعي. اما انسان موجودی انتزاعی نیست، بلام انسان موجودی که انسان انتزاعی نیه وکو انسان سیاسی. انسان سیاسی موجود انتزاعیه، انسان حقوق بشری موجود انتزاعیه. که بیرون از این جهان خیمه زده باشد، که لدروی ام دنیا ژیانی کردوید. انسان جهان انسان دولت و جامعه است. انسان و دنیای انسان دولت و جامعه است. آلگرا تو که وقتی ایجی انسان و جهان انسان دولت و جامعه است ازانی بو نقد دین تواو بوگه، چون ایشی نقد جامعه و دولت کات. بو انسانیک دینی اوید انسان موجود انتزاعی نیه خو لدروي ام دنيا دواري هل داقه. این دولت و این جامعه اند که دین این آگاهی وارونه از جهان را می سازند. اما جامعه و اما دولت که دین ام تیگیشتن سراوقنا لدنیا دروس اکن. بو خاطری اوی که خویان دنیای کی سروقنن. چی دنیای کی سروقنه؟
کۆمەڵگا و دەوڵەت دنیایەکی سەرۆکمن. مذهب، دین، نظریه عمومی این جهان، دانشنامه مختصر آن و منطق آن به شکل عام پسندش، مایه منزلت معنوی آن، شوق آن، جواز اخلاقی آن، مکمل پر ابهت آن، سرچشمه عموم تسلی و توجیه گر آن است. ام جهان سروقنا چه شکلیه؟ ام جهان سروقنا جهان فقره، جهان نابرابریه، جهان آشوبه، و ام انسان ناتواني تحملی که تو بخاطری درکی اما شی بروی انگلستان اواسط قرن 19 بخوینی تو بروی بینوایان ویکتور هوگو بخوینی بروی الیور تویست و آرزوهای برباد چوگ چارلز دیکنز بخوینی لندن تماوی، لندن ژێر دووکەڵ، بڕۆی وەزعیەتە تەبەقەی کارگەر لە بریتانیا بخوێنیتەوە، فەقر ڕوود، فەقر ئوستوخەن، فەقر پێشە تەقێنە دنیای سەرمایەداری. ئەم ئینسانە فەقیرە، ام انسان تصور كرك دائما لم فقر نايت درو، تواني نية لم فقر بيت درو، بشي لوجود خوي فرع دات ملكوت، تا سعادت لملكوت لآسمان قادسي كفيت. بويا مسيح لموعزي سركي واجي خشا وحال آناني كدر روح فقيرند. بوی تو ادبیات پشمین پوشی فقیریت لعرفانه هست. استیشه دراویش گنابادی یکتری بانگکن به فقیر بانگیکن. دین تحقق خیالی جوهر انسان است. دین محقق بون و ظاهر بون خیالی جوهر انسانه. جوهر انسان چیه؟ سعادته، خوشبختیه، هانه و حلیم پیژن خوشگذرانی. دین جوهری او سعادت خیالیه سه واخسکیان سقنا آسمانگ. چرا که جوهر انسان از واقعیتی حقیقی برخوردار نیست. لبر خاطری اوی که جوهر ام انسان لواقعیتی کی حقیقی سرچاوه ناکدی. بنابراین مبارزه علیه الدین به طور غیر مستقیم مبارزه علیه جهانی است که دین رنگ و بوی معنوی آن است. هروها شورش بر علیه دین، شورش بر علیه جهانی که دین رنگ و بوی معنوی اوسه. کام دنیا، دنیای نابرابر، دنیای فقر، دنیای تبعیض، دنیای تحدا و تجاوز و تعدا. کام دنیا، دنیای بی‌دسالاتی. کام دنیا، دنیای قدر مشخص و چار نوس مفلوکان نوسریاگ، دنیای جبر و انجماد طبقاتی. رنج دینی کرنج فقره، کرنج نابرابریه،
كرنجنا عدالتيا هم بيان رنج واقعي. رنج واقعي چیه؟ كواتا هم بيجر رنج واقعية هم اعتراض عليه الرنج واقعي است. كواتا ماركس لقرا كاركرد دين مشخصك دين اعتراض مردمي كبر فقيري بعدالتي گرفتاری، ناهمیدی، بی‌دسالاتی، فقر عاطفی، فقر اقتصادی، عدم امنیت سکنای لم جهانه و اعتراض واقعی بر علیه ام جهانه لجهانك كتو ناتواني اعتراض واقعي كي دم داكتن سركوب أكن تكفير أكن بعنوان تيروريزم ترورد أكن بعنوان برهمزنندي أمنية عمومية أدقرن وإعدام أكن بويا أخزيت بستويا اعتراض ديني نزال ماركسو دين سورة السروقنا اعتراض كردنا برنج واقعية أم دنياسة أم دنياي السراوقنا سكدروسيان كردنا ما بيشواني ويك فكرة كان ك أو دريافت أكريك ماركس إيجي دين ترياك تودكان يعني بيكيشي تبروي تفزاه بخيال دانشينا بخيال داننش كخريك اعتراضك دين هم مخلوق ستم ديده قلب جهان بي قلب است دين هم مردميكي ستملي كرياغا وبشي لخوي فرداغا سملكوت اعتراض خا يخدا ادريت حوالي خوات اكا كحقي بسينيت ليت الدات الدس كرم ابو الفرز الدات الدس الشيخ فلاني واتيكا تيكا واخوا زوال بو بينيت وحوالد اكا واخوا اما اعتراضك كونات واني لزمينها بيك اذا تسمع قلب دنياوي بقلبه قلب دنياي كواحج قلبي كيتياني واحج عواطفي كيتياني ولا بشت اويك كاوراي بالا برزي جيفانا كيدر تريد ايجي هر هزار دينار موابي اقريد حيج انساني كيتير شمشير ناكشيد بروالا كناريا او سرچاوي الظلم وايبم انسانا كردقا ومفلوك بويت لا يواد بلكو او تكاني اداتو اقري امش تكاني اداتو اقري فير او انفرميسك برجين انتال الترحم او كسيك قرارة امانة خوشبختك لچاو الروانية ترحم او مناجات كانوا دعاء كانوا دخيل بوسن بشكو حديقة بو چون توان اعتراضي نيه چون نازاني اعتراضك چون برلوي گركوي اعتراضك بوي دروس اكن درست همانند روحی برای شرایطی بی روح و جان است وكل روحك بو وضعيتك الروح جاني تيانية دين أفيون مردم است پس أفيون مردم بو معنانية كباسيفيان كات
بەڵکو تحمل ئەم گشتە سەختیە بۆیان ممکن ئەکا تا بتوانێت لە زاویەی دین و هاوار کا و ئێعتراز کات لە دنیایەکا کە ناتوانێت ئێعتراز کات. لەقڤدین بە عنوان سەعادەتە خیاڵی مردم لە بنکەندنە دین لە ڕیشە دەرهاوردنە دین بعنوان سعادت خیالی خلق به معنای خواستار شدن سعادت واقعی آنان است. اگر بیل دنیای خیالی اقنع آسمانی که طول ملکوتا به سعادت و خوشبختی لبهشتا به جیان جاودانو نیاز گلت اگی انسان ناچارن سعادت ام دنیای خوی تعقیب کن لو دو پارگی لو وجدان معذبه که هگل نبی بردرتید لو انسان الینه لخو بیگانه درتید كان بمن يما چني راسه چني غلطه كتو اگر بيل سعادته او دنيا سعادته ام دنيا اشي بدس بيريد طلب دست برداشتن از توهم درباره شرایط موجود همانا طلب دست برداشتن از شرایطی است که نیاز به توهم دارد. اگر گرکته کاورا لدنیای ملکوت دست هلگرید لو دنیای وهم و خیال دست هلگرید اشی داوای لی بکی لشرایطێک کە ئەو پێویستی بە وەهمە دەست هەڵگرێت دێ ناتوانی. یەک نەفەر پەیان ناکەی لەم سەرزەمینە بڕوا لە کنارە ئینسانێکی ترا دانیشێت وەختێک ئێژێ پلورالیزم پێکەوە ژیان ئەم پێکەوە ژیان لە ڕێگای دەوڵەتەوە بۆی نەگەڕێت کە قانون بۆی تەسویب کا و مەوجود انتزاعی دروستکە لە فەسڵ ئەوەڵ لە ئەسڵ ئەوەڵە قانونا بنووسێت خەڵکە عێراق لە بەرامبەر قانونا بەرابەرن فارق له جیاوازی ئاینی زمانی قومیەتی ئەمە مەوجودێکی ئینتزاعیە ئەمە ڕەنجە ئینسانە واقعی پاک و ناکاتوە چون ئەو ئینسانە واقعیە کە کوردە کە ژنە کە پیاگە کە هاڕیاگە دەسە ئەم دەوڵەتانەسە کە دانەیەک لە بەشە ئەم جامعەیە تاک و تەریاکریاگە تەمامە ئەم تەعەیوناتە کە هەسی مبنای اختلافە تو ئیشێم ئەو گەرەکیسی دەست لە وەحمە ئاسمان هەڵگرێشی دەست لەم شەرایطە وەحمە ئەگرا هەڵگرێ ئەو فکرەکە فەقیری هەتایە دیاردەی سەرکۆڵیسی بۆیە یەک ڕێگەی بۆ ئەدۆزن و ئێژن بزهکردن نجاتت ئەدا لە فەقیری وەلی قانون تێ تنتن تۆ ئەگرێ تا تۆ لە فەقیری نجات پەیانەکەی ئەوی تۆ قاچاقچی 20 دەفعە پوڵ دەرتێری دەفعەی سیۆم ئەدگرێت ئەوەی هەسە لێ دەسێنی ئەکەویتە فرۆشتنە مەوادە مخدر ئەو قەیرە قانونی ئەکات دوو دەفعە ئەیفرۆشیت کە لە فەقر نجات پەیاکەی لەم شرایطە وەحم و نابەرابەریە تا حدودێک تەسهیلی بکەی بۆ خوات فقط خوات ئەنەوێ لە بۆ قملە لێو ئەسێنێت ئەوی تۆ بزهکار مجرم فراداتە زندان هەر چەشنە تەلاشێک کە تەلاشێکی ئەسیل نەبێت بە هاوکاریە جەمع تا جامعە دابنێیت و تەجروبەی ئازادی بکەی محتومە بە شکەستە
ئەمە شەرایط وەهمێکە کە تۆ فکرەکەی بەوە دەست هاوردنە پوڵ نەجاتە ئەوی وەڵێ نەجاتە ناوی. پس نەقددین نطفەی نەقد جەهان ئاشکباری است کە مەذهب حاڵەی مقدسان است. کەواتە نەقددین نەقدە دنیای فرمێسک ڕێژێکە، فرمێسک دەرهاوەرێکە. ئەمە تعبیرە مەسیحیە لە جەهان کە ئەم دنیا و پەردەی فرمێسکی بەسەر و ڕاکێشیاکە. یعنی ئەم ژیانە لەم دنیای مادیە ژیانە ڕەنجە، ژیانە عەزابە، ژیانە نابەرابەریە، ژیانە فەقیریە، ژیانە تەنگدەسیە، ژیانە بێدەسەڵاتیە. ئەمە یەهودی مەسیحیەت ئێژێتی. حاڵەیەکی تەقەدوس ئەکێشێت ئەو جۆرەی کەسێک نووساگێسی فەقیر حەبیبە خواز. کاورا فەقیرە فەزیلەتمەندە، کابرا فەقیرە عەزیزە، عەزیزە خوداوەندە. احترام فەقیر بگرە. حاڵەی مقدس ئەکێشێ بەسەر مەفلوکیە، بەسەر بێدەسەڵاتیە، بەسەر بێقودرەتیە، بەسەر نەگەیشتنە بە سەعادەتە، بەسەر یەکتر خۆش نەگەرەک بوونە، بەسەر لە کەناری یەکتری نەبوونە، بەسەر ڕەد و بەدڵ نەکردنە عاتفا لەگەڵ یەکتریە. ئێمە هەنریاگین ناوە ئەم جەهانە هاڕیاگە، تەک وە تەکە ئێمە مەحسوڵە ئەم جەهانە وەهمالوودە ماتریکسینە. بۆیە دانە دانەیەکمان کە خروج ئەکات ساڵهای ساڵ توول ئەکێشێت تا بتوانێ ئەم ڕزاڵەتانە لە خۆی هەنە جەهانە وەهمە سەراوقن لە خۆی دوورۆکاتەوە، تا بتوانێ ئەمنیەتی داهاتووی سەعادەتی لە کناری یەکتری بە مەچەکە یەکتری لە ئاڵوگۆڕکردنە ئەواتف و ئەحساسات و خۆشەویستی و هێز و نیرو و گیان و ڕۆحتەکە یەکتریە دابڕشێنی. کابرای بێشەرەف هەڵەگەڕێتەوە ئێژێ مافە مرۆڤ و حکوومەتە سکولار و پڕۆرالیزم مەرتیکە تو تەمامە ئەوانە بە واستەی دەوڵەت گەرەکتە بگریت و تاکێکی منفەرەدە هاڕیاگی وا ما بەقیێ مەردم بە دوژمنە خۆ دەزانی. تۆ هەڵ نەساگی لە ناوە تەمامە ئەم تەکەسۆرانە کە مەوجودە بە هاوکاریە تەکتەکە ئەمانە لەگەڵ یەکتریە جامعەیەک دابنی و بەسەر دنیای وەهمازاڵ بوویت تۆ نەتەوانە بەخشینت هەست. من بارهایەژم کاورای کۆمۆنیست لە یەک قرانە خۆی ناگوزەری. لە کۆمۆنیستەکان چنووکترم من نەدیگە، لە ئیسلامیەکان شەهوەت پەرسترم من نەدیگە، کڵاو بەردارتر و دنیای زندگی کەرتر من لە ئیسلامیەکانم نەدیگە. ئەمە کەرەستەیەمانەوەیان بەسەرمە لە ئینسانەکانن. لذا ئەو ئینسانە باواسەتە دروست ئەکا کە ئینسانێکی تر وەکو کەرەستە بەکارتێنێت و خۆیشی بە کەرەستە ئەزانێت و لەگرا بەر ئەگرێت بە دەرکەوتنە هەر چەشنە ئیمکانێکی ئینسانی. نقد گلهای موهوم زینت بخش، نقد گلهای موهوم زینت بخش زنجیر را از آن رو پرپر نکرده است تا انسان زنجیر عریان و غم افزا را برگرداند. کارە نەقد ئەوە نییە بێت گوڵەکانە زنجیرەکان کە کریاگەسە ملتان لای با تا تۆ بەڕووتی ئەم زنجیرە بوێنیت، زەجرت سەد بەرابەر بوێت، بەڵکە ئەزان ڕووست کە ئەو زەنجیر را بگوسەلد و گوڵهای واقعی بچینێت بۆ خاتری ئەوەسە کە بتوانێت ئەو زەنجیرە بدڕێت و گوڵ واقعی هەڵکەنێت. جانە کوردی ئەوە نییە کە ئێمە بڕۆینە ناوە تەقەیودە سوورەتێکی تر لە جەهانە وەهمی، نەوعێکی تر لە
دروستکردن مناسبات کۆیلە ساز وەکو جان کوردی جەهانە دڕینە زنجیرەکانە تا تۆ بتوانی ئازادی بوێنیت ئەو جۆرەی کە مرۆڤ کورد بۆ یەکەم بار ناوە خۆی ئەنێ مرۆڤ کورد. نقدالدین تەوەهم را از انسان میزداید. نقدالدین وهم لإنسان پاکەکاتەوە. لێو دوام مارکس ئەم دینە ئەواتە قاڵبە ئیدئۆلۆژی ئەنچێکە لە فەلسەفە و لە ئەدیانە چت سەرۆقن ئەکا شەرایط سەرۆقن ئەکا ئەگەر لیبرالیزم بێت ئەگەر ئۆمانیزم بێت ئەگەر هەر چەشنەئیزمێک بێت کە باعث ئەوێ شەرایط مەوجود تحمل کەی تا او همچون انسانی رها شده از توهم و با خردی باز یافته بیندیشد عمل کند و واقعیت خیش را سر و سامان دهد تا که بر گرد خیش و از آن رو بر گرد خورشید راستین خیش بگردد. لگرا انسان که محوره، انسان خودمختار مخیره که خوی گزارش لخوی داد. هیچ کسی که تر گزارشی لی نداد. فرامین خوا نایداد، فرامین دولت نایداد، خوی گزارش لخوی داد. به دور خورشید کذایی و خور دروزنانی ملکوت خواوندی نگرید. به دور خور دموکراسی دولت سکولار نگرید، بلکو بگرد وجود انسانی خویا اگرید و ام حیزل درون خویا ادوزیتو. بوی مارکس ایجید رادیکالیزم یعنی گرانه و بریشه، ریشه بنچق یعنی انسان، یعنی انسان کانونه، انسان محوره، انسان خوی توضیح داد، اجتماع توضیح داد. تکلیف و تقدیر الهی نیه، چارنوس محتوم قوانین دولتی نیه که تعریفی اکاتو من کیم. پرتوک نوسیاگ تاریخ یهودی مسیحی نیه بیجه کرد کیس، بلکو جیان زیسته و تاریخ حقیقی انسان کان او سرزمین سه لچونیتی حلسو کوتو دارشتن جیان متمدنانه کردی خویان. تو اگر ناتوانی اما بناسید نشان توهم، ضعف، بیچارگی خوته که نازانید، ولذا مخدر ایدئولوژی لخوته دی. تمام اوانەی و بۆ خاتری ئەوەی کە لەمەی شتێ بگەین دیسانەوە با من فەکتێکی تر لە مارکس بێرم. من لە مارکس فەکتێرم بۆ خاتری ئەوەی متەفەکرێک و گەکە نەقدە دنیای سەرمایەی کردگە. لە مارکس فەکتێرم بۆ خاتری ئەوەی کە 99.99% ئەم مردمەی لەم سەرزەمینە ئێمە حەپەیان تێ تەحتە ناو ڕۆشن فکری لە کۆڵەکەی چەپ و هاتکنەسە دەرەوە. بە چیقەچیقە ژنانیان تا کودەکان کاریان تا ئیستە ئەوانەی پەکەکە فاحشەکانە پەکەکە وا لە پشتە گەیبازی و خەریکە تەداوم جیهانە وەهمە دەوڵەتە تورکی و دەوڵەتە ئێرانی. فاحشەکانە پەکەکە لە مەسئلەی یەهودا مارکس ئێژێت ئەمما بەرخورد دەوڵەت بەویژە شکل جمهوری آن بدین چیزی نیست جز برخورد انسانهای تشکیل دهنده دولت بدین. در نتیجه انسان خود را از طریق واسطه دولت آزاد می کند، هر وقت تو لطریق واسطه مسیح و آزادوید.
هەروە کە تۆ لە تەریقە ئێعترافکردنە بە کشیشە لە کلیساوە بارە گوناحانە دەڕژێت، مستەقیم ناتوانێت. تا دۆران انقلاب پرۆتستانیزمە ئەڵمان کە ئەویش داستانێکی توولانی هەست هەر لەگرا نمود پێیا ئەکات لە مەسئلەیەکە کە لە مەسئلەی حقوقا بەحسی ئەکات مارکس تحتەناوە ملە لە کۆهەن و ملە لە متجدد، مردمە ئینگلستان و مردمە فەڕەنسە کە مردمە ئەڵمانی کە دەهەها قرونە گوزەشتە انقلاب دینیەکە. یعنی ئینسان خود را از نظر سیاسی با ارتقاء به ماورای این محدودیت در تضاد با خویشتن به گونه‌ای مجرد، محدود و ناقص آزاد می کند. به علاوه نتیجه آن می شود که وقتی انسان خود را به نحو سیاسی آزاد می کند، این عمل به طریق غیر مستقیم و از طریق یک میانجی گرچه یک میانجی اساسی انجام می دهد و بالاخره چنین نتیجه می گیریم که انسان حتی اگر خود را از طریق میانجیگری دولت یک لامذهب اعلام کند، یعنی اگر او دولت را یک دولت لامذهب اعلام کند، باز هم در چنگال دین میماند. آن هم دقیقاً به این دلیل که خود را تنها از راهی غیر مستقیم و از طریق یک میانجی میشناسد. بو دینی امینیتو بو خاطری اوی غیر مستقیم خوی آزاد کرد لدس دین نجاتی نوگه بواسطه زور تجمیع کریاغ دولته والزور او احيانا استقرار ل برای گلان پککا زور دولته دانه ایزیدی متنفر لسنیه کی هوليري صلحیان لبیناتی لیتو وقنا امانه بو بلوراليزم نقيقن كلازم وملزوم يكترين فير نوقن تعديل يكتري بكن فير نوقن جيان لكناري يكتري ابو يكتري ممكن كان او الزور بيروني وكو خواوند بيرون الدولة نيوترال الدروز وبقرزي تشكشي سربازي قانوني تفنقي شقي اصلحي تو دارا كام صلح الراقليد بس تقرا حيج مقام قوريق لتوا موجود نيا بناو ايزي دي يا سني يا مسلمان. دين دقيقا شناخت انسان از خود از طریقی غیر مستقیم از طریق یک میانجی است. پس دین چیه؟ ناسینوی خود انسانه لرێگەیەکی چی غیر مستقیم لرێگەی میانجی و واستەیەک. دولت میانجیست میان انسان و آزادی انسان. دولت واسطه بین انسان و آزادی انسانه. درست به همان گونه که مسیح میانجیست که انسان تمام بار مسئولیت آسمانی، تمام قیود مذهبی خود را به او منتقل می کند. انسان تمام بار مسئولیت خوی خاطر سرشان مسیح. کام بار مسئولیت آسمانگی، تمام قیود مذهبی خوی انتقال داته مسیح. تو وقت دولتك وكو دولة جمهورية إسلامي مسؤولية أخلاق لجامعة أقريت أهدا منكرات بودروسكا أماكن بودروسكا والزور بچأكات سر خلقي كرو كنيشك لمدرسة ليكتري دور أكاتو بعنوان باوك دايك برا خويشك آموزاك خالوزاك. مسؤولية أول خوتا ناقري كأخلاقي هلسو كوتكي چون پێتوایە کە جمهوری ئیسلامی بۆتی حفزەکە. پلیسی هەست، کەڵەنتەری هەست، پلیس منکراتی هەست، کەسێ تەعەڕوز بکە لە جامعە بەژنەکەت ئەیگرێت. لذا گشتی بێ ئەخلاقەوێ،
ناگەهان ئەوێنی مردمە جامعی ئێمە ئەمڕۆ گشتی ویسکی خۆرە، گشتی دزە، گشتی هەرجنایەتی ئەکات، گشتی هەرچیشتە بەرعەکسەکات بۆ چون تەمامە مەسئولیەتە ئەخلاقی خستە سەر شانە دەوڵەتی جمهوری ئیسلامی. دەی تۆ کە دەوڵەتێ تێری ئەو دەوڵەتە پێئێژی دەوڵەتە ئازاد، دەوڵەتێکی نیوتراڵە، نەزوانە ڕسمی هەست، نەدینە ڕسمی هەست. تۆ لە جامعە فکرەکەی واقعی تر تەزاد بە وجود نایێت. ئەوڵ ئینتفاقێکە کەوێ ئەوەسە کە تۆ مستەلزم نییە ئینسانەکانی تر بناسی، مستەلزم نییە خەڵکە خۆشگەرەکوێت، بەڵکو خەڵک بە مانەعێگەوێنی لە بەرامبەرە ئارزووەکانت وەگەرەکتە بیان هاڕیت بە گوێرەیە قانون، فێرە دەوردانە قانون ئەوی، فێر ئەوی چۆن کڵاو بنێتە سەرە خەڵکی و قانون نەتگرێت. دەرنەتیجە تۆ هیچ خۆشەویستیە کە نە بەرامبەرە بە جامعە هەست، نە بەرامبەرە بە کەس و کارە خۆت، نە باوکە، نە دایکە، نە ژنە، نە مناڵت، نە هیچ کەسێک. تۆ لە تەریقە و واستەوە ئەحساسەکەی ئازادی. ئەگەر دەوڵەتە ئیاڵەتە متحدەیە ئەمریکا دەوڵەتە نیوتراڵێکە لە بەرامبەرە دین، لە بەرامبەرە تەنەوع و تەکەسورە نژادیە، بەو معنانیە کە مردمە ئەمریکا ئازادن. نە، مردم ئەمریکا ئازاد نییەن. مردم ئەمریکا بە واستەی دەوڵەتە، ئەما لە کوڕەسووچێکی تاریکە چون تۆ خارجیت خنجەرێکە کاتە ناوە پشتە دەتکوژێت. ئەما گشتیان مەزهەبین، گشتیان دینین، گشتیان لە ناو جەهانە نابەرابەرە زندگیەکەن، لە ناو تەقەید و تەعەبودا زندگیەکەن. پس دادگیان تۆ یەکە فکرەکەی لە تەریقە دەوڵەت و تەعقیبە ئازادی ئەەکەی ئینسانە مەوهومە متەوەهەمێکیت کە نەوگیتە ئینسان، مەوجودە تەبیعی دەربێتەرین حاڵەت. وەختی تی لای ئێمە حەپ ئەکەیژی من ئینسانم، تۆ ئینسان نییە، باوەڕکە تۆ ئینسان نییە، تۆ مەوجودێکی دووشەقی. لە جێگەیەکا شەهروەندە ئینتزاعیت، ئینسانە ئینتزاعیە شەهروەندی، لە جێگەیەکا ئینسانە حەقیقی ناو بازاڕە جامعەیە مەدەنیت کە تاکو تەریا و هاڕیاگ و خۆپەرست و شەهوەتپەرستی. تۆ بۆ پاراستنە لە من و لە دیگەران قانونت گەرەکە کە پۆلیس حیفزەکە، تۆ ناتوانی تەکە ئێمە هەڵس و کەوتە ئینسانیکەی، تەوانت نییە ئێمە یەکترمان خۆشگەرەکوێ. بەعتێ ئەحەپێنیت ئێژی کورد ماڵی یەک بخات، ئیرانی ها متحید شەویت، مەرتیکە چۆن متحید شەوت، مەرتیکەی متەوەهم چۆن متحید شەوت. پس تۆ دیت لەگرا نە کەسێک هاو شوێنە ئازادی وە، نە کەسێک دەرکێکی لە ئازادی هەست، نە کەسێک بە شوێنە ئیتحادەگەڕی، نە کەسێک ئینسانی ئیرتقا پەیا کردگە بەزەیی وات یا ڕەحم و عاتفەی وات، ئەمە گشتی نەمایشە، چون ئەو نەیتوانیگە ئەمە بە تەعامل لەگەڵە دیگەرانە بەدەسی بێریت. ئەمە نەگەیگە بەو جێگە کە تەزادەکان بە ڕسمیەت بناسێ و لە قباڵە تەزادەکان و لەگەڵ یەکتریا دانیشێت و بتوانی ژیانکردن لەگەڵ یەکتریا ممکن کات، ئیلا ئەوەی کە چێوە قانون، شەقە پۆلیس، زندانە بەسەر و دابنێت. پس ئەمانە لە سوورەتێک جەهانە مەوهوم، پەنا ئەوەنە سوورەتێکی تر لە جەهانە مەوهوم. ئەم سیستەمە دەوڵەتیە دەقاودەق سیستەمە ئیلاهیاتی دینە مەسیحە، یەهودی مەسیحیە، ئەویش بە واسطەیە منجیان، کلیسا، ڕۆحانیەت، مؤسسات، دەوڵەت. یەکێکە ئەوەی کە لەم جەهانە کوردیە ئێمە تێناگات، بێسەوات، متەوەهم، درۆزن، تەمبەڵ، غەرق لە وەهمە. متوەجێ بووین؟
ئیسە زانی داخێزە کوردەوارە سەربەخۆ کاری نییە بە نەغدە ئیسلام خەریکە بە تۆ ئیژی ئیسلام چۆن هاتەم سەرزەمینە، چۆن لە تۆ ئەم هاڕیاگیانە دروست کرد، چۆن جەهانە کوردی لە بین چوو ئەو جۆرەی کە ئینسانەکان بە هاوکاریە یەکتری ئینسانە ئازادە مخەیرە سەروەرە کوردیان ممکن کردو. ئیستا تۆ ئەفەمی بیا و بەس و شەرت و ئیقرار و دانای دانایان و زهور دانایان و بارگای دانایان و گۆڕانی و ئەمانە چه معنایەکی بوو لە یاریە کە ئینسانە کوردی کردی هاڕیاک. بعد توی متوهم کۆمونیزمە کارگاری یا توولە پەکەکەیی یا کارمەند نظام سڵتەی موهوم ئینسان دینی توانت دەرکە ئێمەت هەست. تۆ بە حەپەحەپ و نەمایش قانونی و پڕۆڕەلیزم وا لە یەکتری متنەفرن و نۆکەرە دنیان توانە خۆشگەرەکبوونە ئینسانتان هەست. دەرکە ڕەنجە ئینسانەکەن واقعا جدا لدان توهم جهان غربو يوتوبياي غربو بشر غربو حقوق بشر غرب إنسان آزادوي واقعا نازل برونجوا وماركس بانو محاولة كنم دیبەیتیشە مشتومڕێکی فرەتری لە کلاب هاوس لێ بکەین ئەوەتان دیبەیتەکانە ئێمە بە فەیسبوک ئەوێنێت تەشریف بێرێتە ناوە کلاب هاوس یارانە ئێمە فالۆکات لە کلاب هاوسا تا کلاپەکان بوێنێت چون لەوێ مەجالە پرسیاریش هەست خۆم لەوێ مەوجودم یاران لەوێ مەوجودن ئەتوانن بێن تەرحە پرسیارکەن تا لە کناری یەکتری قرارگرین ئێمە خەریکین ئائین کوردان زیندوو ئەکەینەوە ئێمە خەریک اتفاقین بێن دایەوە خۆش